يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە چەند ڕۆژی داهاتوودا سەرەتای ساڵی خوێندنی ئەم ساڵ دەست پێ دەکا. دیمەنێکی ناوازەیە کە خوێندنگاکان بەڕووی خوێندکاران و قوتابیانماندا دەکرێنەوە. بە پێویستم زانی لە وتاری ئەم جومعەیەدا باسێک لە گرنگی زانست بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. لە دینی ئیسلامدا زانست زۆر گرنگی پێدراوە. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار کە وەسفی پێغەمبەرانی خۆی دەکات سەلامی خوا لە هەمویان بێ، لە هەمویاندا باسی زانست دەکات. لە باسی ئادەما دەفەرمێ وعلم ئادەم الئەسماء كلها. ئادەم سەلامی خوای لەسەر بێ بەوە فەزڵی درا بەسەر مەلایکەتەکاندا کە خوا فێری هەموو ئەو شتانەی کرد، ناوی هەموو ئەو شتانەی پێوت، زانستی هەموو ئەو شتانەی پێگوت کە بۆ ئەو سەردەمەی خۆی پێویست بوون و هەبوون. کەواتە ئەو عیلمەی بە ئادەم بوو، بە فریشتەکانی پەروەردگار نەبوو، و لەبەر ئەوە بوو کە ئادەم فەزڵی درا بەسەر فریشتەکانیشدا. لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی ئەلەنبیا و لە سوورەتی یوسفا خوای پەروەردگار لەبارەی پێغەمبەرانی بەڕێز لوط و موسا و یوسف و داود و سولەیمانەوە دەفەرمێ ئاتەیناه حکما وعیلما. خوای گەورە بەو پێغەمبەرە بەڕێزانە کە سەرپەرشتیاری ئومەتەکانیان دەکرد و ڕێنماییان دەکردن، خوا دوو شتی پێبەخشیون. ئەم دوو شتە بە هەر کەسێک بەخشرێ بەشێک لە بەرگی پێغەمبەرانی وەرگرتووە، لە میراتی پێغەمبەرانی وەرگرتووە. ئەویش حکمەن یعنی حکمەتەن وعیلما. ئەو پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێ پەیامی خۆیان ئاوا دەگەیان بە حکمت و داناییەوە، یعنی دانایی و زاناییان هەبوو. زانا بوون بەڵام پێش ئەوە دانا بوون. دانایی ئەوەیە هەر شتێک لە شوێنی خۆیدا دابنەی، هەر کارێک لە کاتی خۆیدا بکەی، هەر قسەیەک لە شوێنی خۆیدا بدرکێنی. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ئەمەیان هەبوو. پێش ئەوەی عیلمیان هەبێ حکمەتیان هەبوو. زۆر کەس هەیە زانایە بەڵام حەکیم نییە، بەڵام پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ خوا ئاوا وەسفیان دەکات ئاتەیناه حکما وعیلما. زانست ئەبێ دانایی لە پێشەوە بێ. لەبارەی یعقوبەوە دەفەرمێەوە ئینەه لەذو علم لما علمناه. ئێمە لەو زانستەی کە پەروەردگار زانستی بێ سنوورە بەشماندا بوو. لە باسی عیسا پێغەمبەرا دەفەرمێ وئذ علمتک الکتاب والحکمە. وەکو منەتێک بەسەر گەورەمان عیسادا سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ فێرمان کردی کتێب کە ئینجیلە حکمت و داناییش. لەبارەی پێغەمبەری خۆشمانەوە صلی الله علیه وسلم دەفەرمێ وعلمك ما لم تكن تعلم. ئەوەمان فێر کردی ئەی محەممەد صلی الله علیه وسلم کە نەتدەزانی، چکە پێغەمبەری ئێمە خوێندەواری نەبووە، نەچۆتە هیچ خوێندنگایەک خوای پەروەردگار لە ڕێی قورئانەوە هەموو عیلمەکانی پێبەخشی. توانای زانستی لە پێش توانای جەستەییەوە بۆ ئینسانێک کە سەرکردەی لەشکرێک بێ. خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلبەقەرەدا لە باسی تاڵوتی سەرکردەدا دەفەرمێ إن الله اصطفاه عليكم وزاده بسطة في العلم والجسم. خوای گەورە تاڵوتی هەڵبژاردووە لەبەر ئەوەی خاوەنی دوو شتە، یەکەمیان زانست، دووەمیان جەستەی بەهێز. سەیرکەم بەڕێزان لە قورئانە عیلم پێش جەستەی بەهێز خراوە. ئەوە تا بەهۆی زانستەوە سەیرەکەی ڕاهێنەرێک بەهۆی زانستەوە یاری بە شێرێک دەکات، لە یاری سێرکە. زانستەکە وای لێ کردووە بدەی بە 100 پاڵەوانی جەستە بەهێز ناتوان لە شێرێک نزیک بنەوە، بەڵام لە ڕێی زانستەوە ئەو ڕاهێنەرە دەتوانێت ئەو شێرە دەستبات دەکات و چۆری بێ ئاوا یاری پێ دەکات. بۆیە بۆ سەرکردە هەر جەستەی بەهێز و قسەی تونج شەر نییە، ئەبێ لە پێشەوە عیلمی هەبێ. ئەو سەرۆکەی کە بێ ڕابەرایەتی میلەت بکە ئەبێ لە ڕێی زانستەوە، جا زانستی سەربازی، زانستی سیاسی، زانستی ئابووری، زانستە کۆمەڵایەتیەکان هەمووی هەبێ، فێری بوو بێ، ئەمجا سەرکردە بێ.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاریدا بەژمارە فرموودەی 6604 حەدیثێک دێنێ دەفەرمێ بین ئەنا نائم ئەم خەوەی بۆ سەحابەکان جێڕایەوە خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی شەوێکیان من خەوت بووم لە خەوما ئەتەیت بقەدحی لەبەنین پەرداخێک شیریان بۆ هێنام فشربت منه حتى إني لأرى الري يخرج من أظفاري خواردمەوە هەستم کرد تەنانەت نینۆکەکانیشم تێر ئاو بوون تەواوی جەستەم تێر شیر بوو بەو پەرداخە شیرە ثم أعطيت فضلي عمر فەرمووی هەندێک لە شیرەکە مابەوە لە پەرداخەکەدا دام بە عومەری کوڕی خەتاب ئەو خواردیەوە سەحابەکان عەرزیان کرد فما ئەوەلتەه یا رسول الله ئەو خەوەت بە چی لێکدایەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قال العلم فەرمووی زانستە ئەو شیرە علم بوو کە خوای گەورە دام بێ ئەوەی کە خواردمەوە تەواوی جەستەی پڕکردم لە علم فەرمووی بەشێکیش لەو زانستە پاژماوەکەیمدا بە حەزرەتی عومەر بۆیە سەیر دەکەی لە سیرەدا حەزرەتی عومەر سەلامی خوای لەسەر بێ زۆر داهێنانی گەورەی کردووە بۆ سەردەمی خۆی کە خەڵکی کە عەقڵیان پێ نەشکاوە ئەو علم و حیکمەتیان نەبووە کەواتە چۆن ئینسان پێویستی بە شیرە لە منداڵیدا ئاوا پێویستی بە علمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بە وەخەوەکەم لێکدایەوە ئەو شیرە زانست و علم بوو کە خوای گەورە پێبەخشیم ئیمانداران و خواناسانی بەڕێز زانست ئەوەندە گەورەیە خوای پەروەردگار سوێندی بە مەرەکەبەکە خواردووە سوێندی بە قەڵەمەکە خواردووە سوێندی بە دێڕی نووسینەکە خواردووە دەفەرمێن نون والقلم وما يسطرون هەندێک لە زانایان دەفەرمون نون مەرەکەبە و ناوی حوتیشە ئێستا زانایان دەفەرمون مەرەکەب لەسکی حوتیش دەردەهێنرێ مەرەکەبی ڕەش نون خوا سوێن دەخوا بە مەرەکەب و سوێن دەخوا بە قەڵەم سوێن دەخوا بە دێڕی نووسینەکانیش هەندێکیش دەفەرمون نون یەکێک لە پیتەکانی زمانی عەرەبیە خوای گەورە دەفەرمێ ئەی خەڵکینە ئەم قورئانەی لەبەردەستاندایە لەم پیتانە پێکاتووە یەکێک لە پیتەکانی نونە ئێستا کە زانستی کۆمپیوتەر و ئەوانە پێش دەکەوێت و ئامارەکان بە ئاسانی دێنە بەردەستی ئینسان ئەمجا موعجیزەی قورئان دەردەکەوێت لە سوورەتی ئەلقەلەما پیتی نون لە هەموو پیتەکانی تر زیاتر هاتووە ئەگە سوورەتی قاف سێرکی بە پیتی قاف دەستی پێکردەوە و پیتی قاف لە سوورەتی قافە لە هەموو پیتەکانی تری ئەو سوورەتە زیاتر هاتووە کاتی خۆی پێغەمبەر ئەمەی زانیوە نەبەخوا ئێستا کە زانست پێش دەکەوێت لە ڕێی کۆمپیوتەر و ئەجهیزەوە ئەمانەمان بۆ ئاشکرا دەبێت خوا دەفەرمێ ئەو قورئانە لەو پیتانە پێکاتووە بۆیە قورئان سەرچاوی هەموو زانستێکە ئەی مرۆڤایەتی هەمووتان کۆ ببنەوە خۆ ئەم حرفانەتان لەبەر دەستایە دەوەرن کتێبێکی وەکو قورئان دانێن هیچ کات تا قیامەت دێ کەسێک ناتوانێ یەک ئایەت یەک سوورەتی وەکو قورئانی پیرۆز بنووسێتەوە خوای پەروەردگار چەند شتێکمان نیشان دەدا بۆی بەشەر بزانێ کە خالق نییە مەخلووقە خوای گەورەوەتە بە پیتەکانمان نیشان دەدا دەفەرمووتەوە وەرە لەو پیتانە قورئان بنووسەوە وەکو قورئان کتێبێک دانێ مەحاڵە لە مەحاڵ مەحاڵترە هەر وەکو مەحاڵە ئینسان بتوانێ تەماشا دەکەی تۆ پەرداخی شیر دەخۆیتەوە لە مەڕێک لە بزنێک لە مانگایەک دێتە دەرەوە ئەوە چی خواردووە پوشی وشکی خواردووە دەی هەموو پوشە وشکەی دنیا بێنە کاوجۆی بەسەراکە بیکوشە لە مەعمەلی دەتوانیت خۆت لۆپێشی بێنیتە دەرەوە ئەو هەر ئەوە دەخوا و خوای پەروەردگار دەفەرمێ دەی وەرە ئەی مرۆڤ ئەو خۆراکە وەرە بێنە بە هەموو کارگە پێشکەوتوەکانی جیهانی داکە دەتوانی یەک دڵۆپ شیر دەرکا نەبەخوا مریشکێک بیر لێ بکەوە هێلکەیە کە دەخۆی بیر لە دەسەڵاتی خوا بکەوە ئەو مریشکە چی دەخوا گەنم و علەف و هەر چێک دەخوا تۆ بێنە هەموو ئەو مادانە لەبەردەستان کە ئەو مریشکە دەیخوا دەی وەرە هێلکەیەکی لێ دروستکە هێلکەیەک کە هەر لەو گژ و جا و لەو دانەوێڵی کەم ئەو مریشکە خواردوێتی بەس هێلکە چی تێدا ئاوی تێدایە چەوری تێدایە پڕۆتینی تێدایە چواردە جۆر ڤیتامینات چواردە جۆر ڤیتامین بەس لەناو هێلکەکەدا هەیە مەعادنی وەکو ئاسن و ئەوانەشی هەمووی تێدایە ئەی خوای پەروەردگار دەفەرمێت دەی وەرە ئەی ئینسان ئەگە بڕوات بە خالق نییە هەر ئەم کەرەستانە لەبەردەستیش تۆشدان هەموو تەکنەلۆژیا و علمی سەردەمت پێ بێ دەتوانی هێلکەیەکی لێ دروستکەی بەو هەموو پێکهاتەیەوە هێلکەیەک لەگەڵ هێلکەیەکە وەکو یعنی لە شێوەدا ئەو هەموو مەعادینانی چۆدە ڤیتامینەکەی هەر تێدا بێ بە بێگومان ناتوانی کەواتە تەسلیم بە ئیرادەی خوایە کە ئەلعەلیمە کە علمی بەسەر هەموو شتێکە هەیە و وەرە قورئانەکەی لە باوەشگرە ئەمجا خوا دەفەرمێ وەلقەلەمی سوێن بە قەڵەم بۆیە قەڵەم زۆر پیرۆزە لە هەر شوێنێکە قەڵەمێکت بینی بەسەریا تێمەپەڕە قەت پێ لە قەڵەم نەنەی
قەڵەمی مناڵەکان لە مەکتەب هاتنەوە لە هەر شوێنەکە بوو لەسەر جادە قەڵەمێکت بینی لە مزگەوت تا قەڵەمێکت بینی بە حرمەتەوە دابێەوە هەڵیگرێ لە شوێنێکی بەرز داداینێ ڕێز لە قەڵەم بگرە چونکە خوا سوێندی بە قەڵەم خواردووە سوێندی بە قەڵەم خواردووە فەرموویەتی هەر میللەتێک دەیەوێت پێشکەوێ ئەبێ پەنا بۆ پێنووس بەرێ بۆ قەڵەم بەرێ قەڵەم وما يسطرون دێڕەکانی نووسینیش قەڵەم برای زمانە ئینسان لە ڕێی زمانەوە ئەوەی کە دەیەوێت بیگەێنێ بە بەرامبەر بەڵام زمان تا چەند بڕدەکە ئەگەر لە ڕێی مایکرۆفۆن بینێکەوە 100 مەتر دەنگەکەت ڕۆیشت بەڵام ئەگە بتەوێ زانستێک کە پێتە بیگەێنی بە کەسێک کە لە شارەکەی خۆتا دوورە لێت لە شارێکی ترە ئەگە بتەوێ ئەو زانستەی پێتە لەگەڵتا نەچێتە قەبرەوە نەمرێ کتێبەکانت بمێنەوە بۆ جیلێشکە نەقڵ بن بۆ شارێککە نەقڵ بن بۆ قاڕەیەکی نەقڵ بن پێویستیت بە قەڵەمە ئەها ئێمە خۆی گەورە دووشتی پێبەخشیوین خەڵاتی زوبان ئەوەی لە ناخماندایە و زانستمان پێ بە زمان دەری دەبڕین قەڵەمیش وەکو زمان بە نرخە ئەها چۆن ئینسان شکری خوا دەکات لەسەر زمان ئەو کەسەش کە خوێندەوارە و قەڵەمی هەیە بێ ئاوا شکری خوا بکە و هەوڵ بدات چۆن بە زمان شتی جوان دەڵێ ئەبێ ئاوا بە قەڵەمی شتی جوان بنووسی چۆن قسەی خراپ بە زمان دەکرێ ها قسەی وایە ژەهراویە وەڵڵی قەڵەمی واشە ژەهراویە فکرت تێک دەدا عەقیدەت تێک دەدا بیر و بۆچوونەکانت تێک دەدا قەڵەم و زمان برای یەکن جا بەڕێزان زانای چاک ئەو کەسانن کە لەگەڵ ئەوەی تا لە ژیاندان بە زمانیان قسەی باش دەکەن هەوڵ دەدەن زانستەکەشیان نەقڵکەن بۆ جیلەکانی دوای خۆیان بۆیە تەماشا دەکەیەکی وەکو ئیمامی غەزالی لە کتێبا دەفەرمێ کە دەرسی وتۆتەوە شێخ ئیمام محەممەدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ 400 مێزەر سپی لە مەجلیسەکە دانیشتووە بەڵام لە دەرسەکانی چیمان ماوەتەوە تەنها کتێبی ئیحیا علوم الدینە کە ئێستا لەبەردەستیایە ئیمامی طەبەری ئیمامی ئیبن کەثیر ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لە هەمویان بێ ئەوەی کە ئێستا ئێمە لەبەردەستماندایە دەرس و دەورەکانی زمانی خۆیان نەما ئێمە گوێمان لێ نەبوو کتێبەکانیانە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس بە سەدان ئیجازەی مەلایەتی داوە ئەمڕۆ من ناتوانم بڵێم چی وتۆ لە دەرسەکانیدا بەڵام کتێبەکانی دەخوێنیەوە بۆیە قەڵەم ئەو کەسانی کە ئەهلی عیلمن چەندە گرنگە بە زمان قسە بکەن ئەوەندەش هەوڵ بدەن بە نووسین بەرهەمەکانیان لە دوای خۆیان بەجێ بێڵن قەڵەم لە مناڵیدا بەڕێزان بە قەڵەم ڕەساز دەدرێتە دەستی مناڵ ئەوە تا قەڵەم جاف و قەڵەمی حیبر و مەرەکەب و سۆفت و ئەوانە نایهەڵن مناڵ لە مەکتەبا پێی بنووسێ مناڵەکانمان بە قەڵەمدار بە قەڵەمی ڕەساز شت دەنووسن با 5 دەرس لەو قەڵەم ڕەساسە وەرگرین دەرسی یەکەم قەڵەم شتی گەورەی پێدەکرێ هەرچی زانستە لەسەر زەویدا بە قەڵەم نووسراوەتەوە بەڵام دەبێت ئەو قەڵەمە کەی شتی باشی پێدەنووسرێ و شتی گەورەی پێدەنووسرێ کە بەدەست کەسێکی گەورەوە بێ بەدەست نووسەرێکی گەورەوە بێ تۆش ئەگەر دەتەوێت گەورەبی خۆت بدە پەنای گەورەی گەوران کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالا لە لای مامۆستایانی باش بە ئەو کاتە دڵنیا بە چۆن قەڵەم ئەگەر بۆ خۆی چەند بە بەرەکەتە دەستێکی گەورە لە پشتیەوە نەبێت کە پێی بنووسێ قەڵەمەکە ناتوانێت شوێنەوار بەجێ بێڵێ تۆش هەمیشە لەگەڵ چاکان و پاکان و بەرزاندا بە دووەم قەڵەمدار پێویستە جاروبار دابدرێ لە قەڵەمدادانی دەدەی دایدەڕنی دارەکەی لێ دەکەیتەوە نوکەکەی باریک دەکەیتەوە وردە وردە قەڵەمەکە بچووک دەبێتەوە بەڵام بەو دادان و لێکردنەوەیە چی دەبێت نوێ دەبێتەوە تیشتر دەبێتەوە قەڵەم پێمان دەڵێ ئەی ئینسان تۆش ڕۆژگار داد دەدا دەتهاڕێ هەموو کێشەکانمان هەموو ئازارەکانمان وەکو قەڵەم دادەرێک وایە توێکڵمان لێ دەکاتەوە بچووکمان دەکاتەوە لاوازمان دەکا بەڵام دڵنیا بە بەهێزتر دەبێەوە بەخوا هەموو نەخۆشیەک کە دەیگری ها چۆن بچووک و لاوازت دەکا بەڵام دڵنیا بە ئەگە پێی نەمری و چاک بێ و بەهێزت دەکاتەوە هەموو هەژاریەک قۆناغێکە تێدەپەڕێ وشکت دەکا بەڵام دڵنیا بە ئەگە ئینسانێکی ڕێزداربی لە دوایدا ئەگە خوا دەوڵەمەندی کردی هەمیشە و هەژاری لە بیرۆ لە زەل لە دەوڵەمەندیەکە دەکەی خۆشت لێ بغڕا نابێ هەموو دادەنێک بەسەرماندا کە دادێ بەخوا هەموو ڕۆژانە ئێمە قەڵەم دادەرێک لێمان دەدا بچووکمان دەکاتەوە ئازارمان دەدا و دەمان تاشێ بەڵام دڵنیا بە پشت بەخوا بەستە نوێ بوونەوەیەکە ئەمجا باستر تیژ دەبێوانێ و دەیتەوە سەرخەت و گڕوتی نێشکە تێدێتەوە سێم دەتوانی بسڕی قەڵەمدار بۆیە مناڵ قەڵەمداری دەدرێتێ پێی دەڵێن ئەگە هەڵەت کرد ئینکار مەبە لەسەری ئاسانە ئەها ڕەشی بکەوە و ڕاستەکەی لە شوێن بنووسە لاسیک زۆر بەمان قەڵەمدارمان بینیوە لاسیکەکە بەسەری کوێوەیە بەسەری قەڵەمەکەوەیە
ئەو کەسەی کە هەڵە دەکا بە قەڵەمەکە لاسیکەکە دێنێ قەڵەمەکە ئاوەژ و دەکاتەوە و لاسیکەکە ڕەشی دەکاتەوە دوایی وشەیەکی ڕازە شوێنەکەی بنووسە ئەم وانەیە قەڵەمیش پێمان دەڵێ ئەی ئینسان مەرجنێ هەرچی وتت ڕاست بێ ئەگە تووشی هەڵە بووی ئینکار مەبە لەسەر هەڵەکانت دان بنێ بەوەدا کە هەڵەیە مناڵ لە مناڵیە دەبێت فێری ئەمە بکرێ مامۆستا ئەوەی پێ بڵێ بڵێ کوڕی خۆم ئەو هەڵەی کردوتە ئاساییە لە ژیانیشە تووشی هەڵە دەبی بەڵام چۆن لێرە ڕەشی دەکەینەوە ئەوا بەلاتەوە ئاسایی بێ بە داوای لێبوردنێکدان بنێ بە هەڵەکەتا ئینکار مەبە لەسەر هەڵە وەڕێزی ئەو کەسەش لەسەر تەپڵی سەرت دانە کە هەڵەکانت بۆ ڕەش دەکاتەوە ئەها قەڵەم لاسیکەکەی لەسەر کوێ داناوە لەسەر تەپڵی سەری دایناوە لاسیکەکە بەسەر تەپڵی سەری قەڵەمەکەیە ئەی ئینسان ئەو کەسەی کە پێی وتی ئەوە هەڵەیە و هەڵەکەی بۆ ڕاست کردیتەوە ڕەشی کردەوە لەسەرت هەتا ماوی مەمنونی بە دەستی ماچ کە لەسەر سەرتی دانێ بەڕێزەوە سەیری کە لی تووڕەمە بە وا مەزانە ڕقی لێتە قەڵەم و لاسیک ڕقیان لە یەک نییە و پاشان دەتوانی هەموو هەڵەیە کە ڕەشت کردەوە ڕاستیەک لە شوێنەکەی دادا بنێی ئەم دەرسەش لە قەڵەمدارەوە فێر دەبین چوارەمیان گرنگترین بەشی قەڵەمدار کوێیەتی ناوەوەیەتی ناو قەڵەمدارەکەیە قەڵەمەکان زۆر جار مناڵەکەمان قەڵەمیان کڕی وەڵێنەوە قەڵەمە عادیە هەتا دای دەدەی هەر نوکەکە دەشکێ وەڵی چی لە نامێنێتەوە دوو دێڕت پێ نانووسرێ قەڵەمی ئەسڵیدان ئەوەیە نوکەکەی ناشکێ لە ناوە زۆر پتەوە و تۆخ و جوانە ئینسانیش وەکو قەڵەم وایە ئەگەر دەرەوەت هەموو زێڕکفت بێ هەموو ڕازا و زەخرەفە بێ جل و بەرگەکانت چەند بەهادار بن وەکو قەڵەمەکە لە دەرەوە توێکڵەکەی چەند جوان بێ و چەند ڕازدابێتەوە دەوری نییە بەخوا هیچ نانووسێ ئەگەر ناخەکەی باش نەبێ مرۆڤیش ئەوەی لە ناخیایەتی دەبێ باش بێ بۆیە بەڕووکەشی ئینسانەکان مەخەڵەتێ زۆر کەسەیە لە کوڕ و لەکەس زۆر دیمەنی جوانە بەڵام بەداخەوە ناخی وێرانە بۆیە ئەوەی کە لە ناختایە گرنگە هەوڵ بدە هەر ئەوەندەی گرنگی بەڕووکەشت دەدەی پێویستە جلو بەرگت پاک و خاوێن و بۆن خۆش بێ ماڵەکەت پاک و با خۆش بێ و گەسکی لێ بدەی و پیسەکانی لێ بکەیتە دەرەوە بەڵام ئاگال لە ناخیشت بێ بەخوا ناخ گرنگترە چۆن قەڵەم ئەوەی کە پێی دەنووسرێ ئەوەیە لە ناخیا کۆبۆتەوە نوکەکەیەتی تۆش ڕوحەکەتە ڕوح و ناخت ئیهمال مەکە پیارنجەم قەڵەم لە هەر بارودۆخێکا بێ قەڵەمدار یەک سیفەتی هەیە زستان بێیان هاوین بێ سەرما بێیان گەرما بێ لەبەر خۆرا بێیان لە سێبەرا بێ بەدەستی هەر کەسێکەوە بێ دانراوێ و چەند ساڵ بەسەریاتیە پەڕی بێ ئیلا وەختێ پێ نووسی هەر دەنووسێ قەڵەم جاف و ئەوانە وانێ قەڵەمی حبر سەریکە قەڵەمێک دوای 2 ساڵیکە حیبرەکەی وشک بۆتەوە نانووسێ بەڵام قەڵەمدار وانیە 10 ساڵەوە پێش قەڵەمێک بێنە دروست کرابێ ئێستا هەر دەنووسێ ئەی ئینسان تۆش لە هەموو بارودۆخێکە دەتوانی کار بکەی وەکو قەڵەمدار بە قەد وا مەزانە ئەمە وەرزی تۆ نییە ئەمە ساڵی تۆ نییە ئەمە شانسی تۆ نییە ئەمە بەختی تۆ نییە تۆ قەد وشک نابیتەوە تۆ وەکو قەڵەمدار وای قەڵەمدار هەر چەند زەمانێکیش بەسەریاتیە پەڕێ قوتابێک وازی لە خوێندن هێناوە بڵێ 10 ساڵە وازم هێناوە وەکو قەڵەمدارەکە ئێستا دەست پێ بکەوە هەر دەنووسی هەر ئامادەی علمت توێیە کاسبکارێک وەڕز بۆ لە کاسبی زەرەری کردووە نەخێر وەکو قەڵەمدار دەست پێ بکەوە جارشکە هەر دەتوانی شوێن پەنجەت لەسەر ژیاندا بنەی وەکو قەڵەمدار ئەم 5 دەرسە بەڕێزان لەو قەڵەمدارەی کە دەیدەینە دەستی منداڵەکانمانەوە ئێمەی گەورانیش بۆ ژیانمان 5 دەرس فێر دەبین خۆزگە مامۆستاکانیش قەڵەمەکەیان بێنایە بە قوتابیان و خوێندکارانی خۆشەویستی سەرەتایی و بنەڕەتیان بوتایە لە قەڵەمەکەتانەوە ئەم 5 دەرسە فێر بن خۆشەویستان خوێندن ئەمانەی پێویستە زانایان فەرموویانە فەزیلەت لەسەر 3 پایە وەستاوە عیلم حیلم پەرستش عیلم دەبێ حیلمی لەگەڵا بێ لەسەر خۆیی لەگەڵا بێ و پاشان عیبادەتەکانی لەگەڵدا بێ ئەو خوێندکار و تەلەبانەی ئەوانەی کە ئەهلی عیلم لە بنەڕەتی هەتا دەچنە زانکۆ بەم سیانە بەڕاستی دەگەن ئاستی فەزیلەت یەکەم عیلمت پێ بێ دووەم حیلمت هەبێ لەسەر خۆ نەرمونیان بێ تەلەبەمان هەیە زۆر زیرەکە قوتابیمان هەیە زۆر زیرەکە بەڵام ئینسانێکە حەلیم نییە دایمە شەڕانی و هەڵچوو زمان شڕە چاو لێ فەزیلەتی نییە ئینسانی عالم ئەو کەسێک کە خەریکی خوێندن و عیلم و زانستە ئەبێ حیلمیشی لەگەڵا هەبێ ئەبێت لە سەرخۆ هێمن بێ ماندوو نەناس بێ تەحملی ئازارەکان بکە و پاشانیش پەرستشی خوای پەروەردگاری لەگەڵا بکە ماندووبوونی علم و ئەهلی علم وەرە ئەو تەلەبەی کە زۆر سەعیدەکا و ماندوو بووە دەستنوێژە بگرە دوورکان نوێژ بکە بڕوا بکە فۆرمات دەبیەوە دێیتەوە سەر خەد نوێ دەبیتەوە نوێ دەبیتەوانێ و گڕوتینێکی معنەویت بۆ دێ دووەمیان علم دەبێ
ڕەحمەتی لەگەڵ بێ ڕێز و سۆزی لەگەڵ بێ هەموو قورئانی پیرۆز بە ڕێزان تەماشاکەن لەگەڵ عیلما چی هاتووە ڕەحمەتەن و عیلما ڕەحمەت پێش عیلم هاتووە یعنی ئەو عیلمەی کە ڕەحمەت و سۆز و میهرەبانی و ڕێزی لەگەڵ نییە خزمەت بە مرۆڤایەتی ناکە خۆچەکی ئەتۆمی ئەو قمبەلانە ئەو تەیارانە ئەو ساڕوخانە ئەو تۆپانە خۆ عیلم دروستی کردوون ئەو کیمیاییە چێ دروستی کردووە عیلم خۆ کابرایەکی نەخوێندەوە داماوە دروستی نەکردووە ئەهلی عیلمی پسپۆڕی ئیخسائی لە کیمیا و فیزیادا دروستی کردووە بەڵام چونکە ڕەحمەتی لەگەڵانیە چۆن بە هەزاران بە ملیۆن مرۆڤ قڕ دەکا چەندان گەڕەک و خان و شار وێران دەکا بۆیە خوای گەورە لە قورئانە پێمان دەفەرمێ ئەی ئەهلی عیلم پێش ئەوەی عیلمەکە بە مناڵەکە بگەێنی فێری ڕەحمەتی بکە ڕەحمەتەن و عیلمە لە قورئانە هاتووە ئێستا بەداخەوە خەریکە وانەی ئاین لە قوتابخانەکانماندا دەوری نامێنێ هەمومان مناڵەکانمان کە دێتەوە ئەڵێ هیچ نەبوو دەرسی ئاین بوو مامۆستاوەتی بڕۆنەوە یان مامۆستا دەرسی ئاین دەدا بە دەرسێکی کە دەیدا بە علوم دەیدا بە بیرکاری دەیدا بە ئینگلیزی ئەوە بەداخەوە من عیناڵم خۆ نەخواستەمە مەسەلە بێدینی بێ وەزان دەوری ئاین گرنگ نییە بەڵام دەبێت ئێستا ئێمە ئەم ساڵی سەرەتای ساڵی خوێندن بە خۆماندا بچینەوە الحەمدوللا بەڕێوەبەری قوتابخانەکان مامۆستایانی خۆشەویستی ناو مزگەوتەکان بەخوا لە ئێمە مالای دینی بەدینترن الحەمدوللا ئێوە ئەهلی ڕێز و حرمەتن هەمووتان لە بنەماڵەی دیندارن بەڵام ڕەن بێ تێنەگەیشتنێک هەبوو بێ ڕەن بێ ئەو منهەجەی لە وەزارەتی پەروەردە کە ئاینی لەسەر دانراوە وشک بێ مامۆستایەک دەڵێ کوڕە تەلەبەکان نازانم چۆنیان تێبگەێنم لەم ئاینە یان دایک و باوک هەبووە فەقیرە ترساوە لە مەکتەبەکانەوە تێتی وەڵای ئاین نەخوێندرێ نەوەکو منداڵەکەم ئێڕهاویەکی لێ دەرچێ تیرۆریستێکی لێ دەرچێ ئەمە هەڵەیەکی گەورەیە بەڕێزان بە پێچەوانەوە بەقەدەر دەرسی عەرەبی و ئینگلیزی و کوردی و ماتماتیک و ئەوانە دەرسی ئاین گرنگە ئێستا بۆتان ڕوون دەکەمەوە ئاین چییە دەرسی ئاین ئەوە نییە دوو ئاەت بدەی بە مناڵێکی داما و کە نە عەرەبی دەزانێت نە لە هیچ تێدەگان نەدەزانێت بیخوێنێتەوە بڵێ دەبێت لە بەریشیکەی دایک و باوکیش لە ماڵەوە سوێ بێتەوانێت ئەم دوو دیێڕێ پێ لەبەر ناکرێ ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەرەبی پێ لەبەر ناکرێ مناڵێکی دووی سەرەتایی سێی سەرەتایی پێی لەبەر ناکرێ و هەر ڕقی لە ئاین دەبێتەوە داماوە دەرسی ئاین دەبێت بکرێ بە بنەمای ڕەحمەتەن و عیلما بکرێ بە سێ شت دەرسی ئاین مناڵەکانمان فێری ئەوە بکە خۆشەویستی خوا خۆشەویستی خاک خۆشەویستی خەڵک حەد دەرسی ئاین مامۆستای بەڕێزکە چۆپۆلەوە باسی ئەمە بکە بەبێ کتێب بەبێ مەنهەج پێویستی بەوە نیە بالەبەری نەکاتە لەبەکانمان بەڕێزان لە ئاین تێبگەن یەکەم باسی خۆشەویستی خوا لە چیەوە بۆ مناڵێکی سەرەتایی باسی بەهەشت و جەهەنەم مەکە مناڵەوە ناگا باسی خۆشەویستی خوا بڵێ مناڵە جوانەکان وەرن سەیری جەستەی خۆمان کەین هەمووتان سواری سارە بوون لەگەڵ دایک و باوکتاندا مرورێک لە ترافیکێکە سیر دەکەین یان بەدەست یان بە ئاماژەی گڵۆپی سوور و سەوز خۆ مناڵەوە فێر دەبێت کە سەوز بوو بڕۆ کە سوور بوو بوەستە وایە نام مناڵەکان لەم بەڵێ مامۆستا وایە ئەگەر بێت و شۆفێرەکە تێپەڕێ لە کاتی هێڵی سوورەکارە ساد ڕوودەدا ئەبێت لە سەوزەکەیە بڕوە دەی مناڵم بە سەیری قورگی خۆمان کەین ئەوە تا خوای پەروەردگار ئیشارەتی مروری لە قورگی ئێمەدا داناوە کاتێک کە خواردن دەخۆین زمانی بچکۆلەمان بۆری هەناسەمان دادەخا بۆی خواردنەکە نەچێتە ناویەوە جاری وایە دەنکێ برنج دڵۆ پێ ئاو وەکو شۆفێری سەرکێش تێدەپەڕێ و لە هێڵی سوور دەدا چۆن تووشی کۆکە دەبین و خەریکە دەڕشینەوە چۆن سینەمان تون دەبێت کەواتە دەبێت ئەو خالیقە بناسین ئەمە لە خۆیەوە دروست بوو نەخێر ئەمە چێ دروستی کرد خوا کە خوامان خۆشویست خۆشمان خۆش دەوێت کە من دەڵێم خوامان خۆشویست یعنی مناڵەکەت جەستەی خۆشی خۆش دەوێت ڕێز لە جەستەی خۆی دەگرێت بۆ مناڵێکی بچوو کە دەڵێ مامۆستا دانم کەوتووە بڵێ ئەوە خوای گەورە پێی بەخشیوین ها من ئەگەر مامۆستام دانم دەربێنم ئەبێ بەنج بکرێم بە ئازارەوە دەردێ بەڵام خوا تۆی مناڵی ئەوەندە خۆش دەوێ نە بەنجت دەوێ و نە هیچ لەگەڵ پارۆنانەکە دانەکەت خود دەدەی هەر هەستت بە ئازار نەکردووە تا دانی هەمیشەیت دێ ئەم مناڵە وای لێ دێ ڕێز لە خۆی دەگرێ چونکە خوای خۆش دەوێ خۆشەویستی خوا لە دڵیا بچەسبێنە بڵێم ئێمە لە فیزیادا ئەنجا خۆشەویستی خاک مامۆستای ئاین بڵێ بەڕێزان مناڵەکان ئێوە دەرسی جوغرافیاتان خوێندەوە بەڵێ دەی با نەخشەکەتان بۆ بێنم نەخشەی زەوی ئەم هەموو ئاوە لەسەر زەویدا هەیە سێ لەسەر چواری زەوی ئاوە بەڵام ئەو ئاوانە هەمووی سوێرن ناخورێنەوە بۆی کە شتەکان تیاندا بڕۆن و لەنگەر بگرن ئەمە سوودی حکمەتی ئەوەیە ئێمە بڕێکی کەم ئاوی سازگار و زوڵاڵمان هەیە کە بیخۆینەوە کەواتە مناڵە خۆشەویستەکان خوێندکار و قوتابیەکان نابێ ئاو بە فیڕۆ بدەین ئەبێ ڕێز لە ئاوەکەمان بگرین نابێ بەلوعەکە بکەینەوە بەجێ بێڵین هەم مناڵەکە لە ئێستاوە فێری خۆشەویستی خاکەکەی دەبێ
فێری بکەی درەخت نەشکێنینەوە چونکە ئەو درەختە ئۆکسجینمان پێدەبەخشێ وەکو مامۆستای زانست پێوتوین یعنی دەرسی ئاین مامۆستای ئاین پێداچوونەوە بە دەرسەکانی کە بکە دەشیکا بەوانەی ئاین بەڕێزان ئەمەوانەی ئاینە ئایا ئەم دەرسە ضرورە یان نا ڕوحیەت و خۆشی و لەزەتێکیش دەداتە مناڵەکە کە لە جوغرافیا باش تێ نەگەیشتووە کە لە زانست و ماتماتیک باش تێ نەگەیشتووە رحمة وعلما قرآن دەفەرمێ علمێک کە ڕەحمەت و میهرەبانی لەگەڵدا نەبێ ماڵکاوری بۆ مرۆڤایەتی پێیە 6 دانە ساڵە لاسیک لەسەر زەویدا دروست دەکرێت 6 ساڵە معمەلی پلاستیک هاتوۆتە سەر زەویەوە و دروست دەکرێت لە ماوەی ئەو 6 ساڵەدا 6 ملیۆن و 200 هەزار تەن لایلۆن دروست کراوە یعنی هەر ساڵێک 1 ملیۆن تەن پلاسیک دێتە سەر ئەم زەویەوە زانایان دەڵێن خەریکە تەواوی ژینگەی مرۆڤایەتی بەهۆی لایلۆنەوە لە ناو دەچێت چونکە 300 ساڵ دەبەیەک ئەو ناتوێتەوە لە زەویدا هەموو گژوجێ قەتع دەکا و ژمادە ژەهراویەکان دەداتەوە مامۆستایەک بۆ مناڵەکانی باس کە ئێمە کە یەک دەبەی ئاو فڕێ نادەین لە ژینگەدا و دەیخێنە تەنەکەی خۆڵەوە لە شوێنی تایبەتا دەسووتێندرێ ئەزانی چەند خزمەتێکمان بە خاکەکەمان کردووە چەند گوڵی جوانمان پێشکەش کردووە بەخوا ئەمە لە مزگەوتەوە خەریکە خەڵک فێری نەبێ بەڵام مناڵ پەڕەیەکی سپیە ئێستا ئەم جیلەی کە پێدەگا مامۆستایانی بەڕێز من سوپاسیان دەکەم هەست دەکەم مناڵەکان شت فڕێ نادەن دەبەیەک فڕێ نادەن کاغەزی پسکیتێک فڕێ نادەن لە سەرلەی خۆڵ دەگەڕێن ئەم جیلەی ئێمە دەبێت لە ئێرەوە دەست پێ بکەینەوە لە سەرەتای ساڵی خوێندنە ئەم جیلەی کە پێدەگا ڕێزی خوا بگرێ ڕێزی خۆی بگرێ ڕێزی خاک بگرێ خوێندکار لە وانەی ئایندا دەبێت فێری ڕێزی خەڵک بێ ڕێزی هاوڕێکانی بێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم مامۆستا بۆی باسکە خوا ڕێزی لە هەموو مرۆڤایەتی گرتووە ئەگە مسلمان بێ هاودینمە ئەگە تەلەبەیەکی مەسیحی لە تەنیشتمەوە بوو لە شارێکی وەکو هەولێردا ڕێزی لێدەگرم چونکە هاوژینمە هاوشاریمە نابێت ڕقم لە کەس بێ ئەبێ ڕێزی لە هەموو مرۆڤێک بگرین ڕێز لە خاوەن پێداویستی تایبەت بگرین بەخوا مناڵ ئەمە لە مامۆستا زۆر جوان وەردەگرێ بدڵنیاتان دەکەم مامۆستایانی بەڕێز چەندە جومعە پێویستە و فەرزە وانەی ئاینیش ئەوەندە فەرزە لە مەکتەبە هەبێ بەڵام بەم تەریقەیە کە من دەڵێم نەک منهەجێک ئەم دوو دیێڕە لەبەرکەن و تەلەبەکەش وەڕزە لە ئاین هەر ڕقی لێی دەبێتەوە بەڵام تۆ وەرە بەم زمانە شیرینە بۆی باسکە لەزەت لە دەرسەکە دەکا خواخواتی هەموو ڕۆژەوانەی ئاینی هەبێ کۆمەڵە ڕەوشت و ئەخلاقیش فێر دەبێ ئێمە زۆر ضرورە ئیعادە نەزەری خۆمان بکەینەوە بە خۆشەویستیمان بۆ خوا بۆ خۆمان بۆ خاکمان بۆ خەڵکمان میلەتانی پێشکەوتووی دنیا خۆشەویستانن بە ئەمە پێشکەوتن ئەو وڵاتی یابانە هەمووتان بیستوتانە کە چی بەچەکی ئەتۆمی لێی دراو چی لێ هات ئێستاژ مناڵیان لەدایک دەبێت دەست و قاچی نییە ئاساری ئەو چەکە ئەتۆمی لێیان دراوە کە لەی کوردستانی ئێمە وێران بوو ئەوان زۆر لە ئێمە وێرانتر بوون وڵاتێکن دایمە بوو مەلەرزە لێیان دەدا وڵاتەکان هەڵدەتێکێنێ بەڵام یابان چۆن خۆی هەستاندەوە چۆن ئەو شەعبە خۆی بردە ئاستی پێشکەوتوترین وڵاتەکانی دنیا و منافیسی ئەمریکا دەکات لە تەکنۆلۆژیادا دکتۆر مەحموودی معەزەمی بەسەراتێکمان بۆ دەجێڕێتەوە دکتۆر مەحموودی معەزەمی بیرمەند و زانای کۆمەڵناسی ئێرانی ئەڵە برادەرێکم پێوتم براکەم لە ژاپۆن لە یابان ژنی هێناوە ئافرەتێکی یابانی هێناوە دەڵێوتم وڵا خۆ پیرۆزی بێ بەخوا کارێکی باشی کردووە هەمیشە ئەو منداڵانەی کە دووڕەگن واتە باوکیان نەتەوەیەکە دایکیان نەتەوەیەکی ترە زۆر زیرەک و بلیمەت دەردەچن چونکە دوو زمان فێر دەبن دوو کولتوری جیاواز دەناسن دوو نەتەوەی جیاواز دەناسن دوو جوغرافیای جیاواز دەناسن لە مناڵێکی یەکڕەک کە دایک و باوکی هەر خەڵکی شارێک و یەک زمان و یەک نەتەوەن فەرقیان زۆر زیاترە و پێشکەوتوترن بەڵام دەڵێ پێم وت جائێرانیەکان خاکی خۆیان زۆر خۆش دەوێت ئەڵێ پێم وت بە براکەت بڵێ هەوڵ بدە لە وڵاتی یابانە مناڵەکانی کە لەدایک بوون کولتوری ئێرانیان لەبیر نەچێتەوە بە کولتوری ئێرانی خۆمان ئاشنایان بکەن ئەمەش دەرسێکە لەو زانایەوە فێر دەبین ئەو کوردە بە ڕێزانی کە لە ئەوروپا لە ئەمریکان لە هەر وڵاتێکی دنیادان خێزان لە ئەمریکی دێن لە بەریتانیا لە مافی خۆتانە بەڵام ئاگاتان لێبێ مناڵەکانتان لە کولتور و زمان و دابوونەریکی کوردی بابێ ئاگانە بن ئەو کابرا ئێرانی لەوێ خەمی ئەوەی بووە مناڵەکانی لە کولتوری نەتەوەکەی خۆی و وڵاتەکەی خۆی دانەبڕێ زۆر ئاگاداری ئەوە بن مناڵەکانتان نامۆ نەبن بە کوردستان و بە نەتەوەی کورد ئەڵێ برادەرەکەم زەردەخەنەیەکی کرد و سەرێکی لە قاند و وتی دکتۆر محمودی معەزەمی بەخوا زەحمەتە مناڵەکان کولتوری ئێرانی وەرگرن خۆشەویستی ئێرانیان ببێ وتم بۆ وتی دایکێکیان هەیە زۆر عەجیبە مناڵەکە تەمەنی 3 بۆ 4 ساڵە هەموو بەیانیەک دایکی دەیباتە ژوورێکی بچکۆلەوە لەو ژوورە بچکۆلەیەدا
ئاڵای ژاپۆنی تێدایە، ئاڵای یابانی تێدایە، نەخشەی وڵاتی یابان هەڵواسراوە، سمبول و سەرکردە و ڕەمز و زاناکانی وڵاتی یابانی تێدا هەڵواسراوە، پارەی وڵاتی یابانی تێدا هەڵواسراوە. دایکەکە مناڵەکە دەبا و سەرنەوی دەکەن بۆ ئاڵای یابان، بۆ نەخشەی یابان، بۆ سمبولەکانی یابان، بۆ عوملەی یابان. مناڵەکەشی فێر کردووە ڕۆڵێکیان دەبێت ئێمە ئەوانەمان هەموو خۆش بوێ. ئەمجا دەست بەرز دەکەنەوە ڕوو لە ئاڵا و نەخشەکە دەکەن، ئەڵێ بە مناڵەکە ئەڵێ تۆش لە دوای منەوە بیڵێەوە ژاپۆن تۆم خۆش دەوێ، من بۆ تۆ دەژیم، من تۆ ئاوەدان دەکەمەوە، من خەبات بۆ سەربەرزی و ئازادیت دەکەم. ئەڵێ وتم ئەم مناڵی ئەوە فێر کردووە 3 بۆ 4 ساڵە هەموو بەیانیان نان ناخۆن، دوای دەمو چاوشنەوە خۆگۆڕین ئەبێ ئەم دروشمانە بڵێنەوە، وەکو نوێژی بەیانیان ئێمە موسڵمان ئەوان ئەوە دەکەن. وتم کەواتە ئەم مناڵەوە لێ دەکەن لە ئێستاوە وڵاتی خۆی، ئاڵای خۆی، نیشتیمانی خۆی، جوغرافیای خۆی لە هەموو کەس خۆشتر بوێ لەسەر زەویدا، بەخوا بەشی ئێرانیەکەی نەهێشتوێتەوە. ئەڵێ من هەرچەند کابرایەکی ڕەگەزپەرست نیم، بەڵام دەستخۆشیم لێ کرد. وتم دەی ئەمەیە سڕی پێشکەوتنی وڵاتی یابان کە مناڵەکە لەوێەوە فێری خۆشەویستی نیشتیمان و ئاڵا و گەل و سەرکردەکان و زاناکانی خۆیان دەکەن، فێری ڕێزگرتنی پارە و عوملەی وڵاتیەکانی خۆیان دەکەن. دکتۆر معەزەمی دەڵێ بەڵام بیرم کردەوە ئای خەڵکی ئێمە کە دەچینە وڵاتان چۆن 1000 جوێن و نەعلەت بۆ خاک و ئاڵا و نیشتیمانی خۆمان دەنێرین. بۆیە یابانیەکە پێش دەکەوێت. بۆیە چەند ساڵێک لەمەوە پێش تقریباً 14-15 ساڵ لەمەوە بەر بەڕێزان کاتت لە شاری کوبەی ئێستا ڕێبێت جەنابیشت بڵێ ئاخ من چۆن مناڵەکەم فێری خۆشەویستی نیشتیمانەکەم کەم کە خۆری خۆشیم لەم نیشتیمانە نەبینیوە، لەبەرەوەی سەرکردەکان باش نەبوون لەگەڵماندا، لەبەرەوەی گەندەڵی لە وڵاتەکەدا هەبووە. ڕاستە ئەوەی تۆش ڕاستە ئەی هاوڵاتی بەڕێز، ئەو قسەی تۆش من دەسەلمێنم، ئەوان سەرکردەکانیشان بەسەر ئەو خۆشەویستیەدا زاڵ بوون. لە شاری کوبەی بیاباندا بوومەلەرزە لە شارەکەیدا 14 بۆ 15 ساڵ لەمەوبەر بوو. لێیدا دوای 1 مانگ سەرۆکی شارەوانی شاری کوبەی یابان خۆی کوشت، بەڕووداوێک خۆی کوشت و نامەیەکی لە پشت سەری خۆیەوە دانابوو، وتبووی لەبەر ئەوەی کە 1 مانگە بوومەلەرزە لەم شارەی داوە، من سەرۆکی شارەوانی ئەم شارەم، بەرپرسی ئەم شارەم، تا ئێستا لە توانای خۆم هەموو بەکارهێنا، بەڵام نەمتوانی ئاوی خواردنەوە بۆ ماڵەکان بژێڕمەوانێ و ئەو خەڵکە لە تینوێتی و لە ئاوی خاوێن بێبەش نەبن، لە تینوێتی ڕزگار کەم و ئاوی خاوێن بگەێنە ماڵەکانمان. من کابرایەکی مەسئولێکی ئاوا گەندەڵ بم، لە 1 مانگ دوای بوومەلەرزەکەەوە نەمتوانی بێت تۆڕی ئاوی شارەکەم چاکەمەوە، شایانی ژیان نیم و خۆم دەکوژم. خۆی کوژ لەبەر ئەوەی کە نەیتوانی ئەرکەکەی بەسەرکەوتووی ئەنجام بدا. کەسیش محاسەبەی نەکرد، کەسیش نەیهێنایە خوارەوە. ئەم دز و گەندەڵانەی ئێمە هیچیشیان پێ ناکرێ، داواش لە دەکات جارە شێش دەنگی پێ بدەیەوە، ئەمە بە چڕ و قایمیەکە. ئەوە یابان بۆیە پێش دەکەوێت ئەزیزم، بەڵام ئەم سیستمە لەکوێ چا دەکرێت؟ من بۆیە باسی پەرلەمانوانە تا بۆ ناکەم، ئەمە لە مەکتەبەوە باز دەکرێت. ئەبێ ئێمە ئەم کوردستانی خۆمانمان خۆش بوێ، دووشت جیاکەینەوە، نیشتیمان و نەتەوە جیاوازە لە حکومەت و دەسەڵات. جارێکی مناڵم بینین 3-4 مناڵ لە پارکێکە لە شوێنێکە خەریکی شکاندن بە دارلاسی گڵۆپی پارکەکەیان دەشکاند، هەوڵیان دەدا بزان بەم لاولاندا دایان ڕوانی ئاگیان لە من نەبوو، حرەسەکە چاوی لێنێ پەلاماری درەختەکانیان دەدا و لەقی درەختەکانیان دەشکاند. بە زمانێکی شیرین لە گەڵیانە ئاخافتم و پێم وتن مناڵە جوانەکان ئەو گڵۆپانە بۆ دەشکێنن، ئەو درەختانە بۆ دەشکێنن. ئەو ڕێندایەوە تەریق بوونەوە، وتیان مامۆستاوە حکومەت دەڕوخێنین، ئەو حکومەتە گەندەڵە دەڕوخێنین، ئەو داران دەشکێنین، ئەو گڵۆپان دەشکێنین. وتم بابەژیان خۆ کاربەدەستی حکومەت نایە لەو پارکەدا ماوەدا دانیشە، ئەو هی تۆیە، تۆ ئەم شوێنت بۆ ماوەتەوە سەوزاییەکە بێ و حەدیقەیەکە بێ و گڵۆپێکە بێ. چاو لێ ئێمە بە حیساب ڕقی لە حکومەتە لە کاربەدەستێکە ئەوەی کە زەفەری پێدەبا گڵۆپی پارکەکە بشکێنێ، دارەکە بشکێنێ، گڵۆپەکە بشکێنێ، حەدیقەکە هەڵوەشێنێ، مەکتەبەکەی خۆی وێرانکە. ئێمە هەمومان خەریکە بەڕێزان لە داخی گەندەڵی و لە داخی بێمعاشی و لە داخی ئەوە وەکو ئەو کابرایەمان لاتەوە کە لە چیرۆکی مەلای مەشهورەدا و شێخی سەعدی شیرازیش جێڕاوێتەوە لە کتێبەکانی خۆیدا، ئەڵێ کابرایەک چوو بە سەر لقی دارێک، ڕووی لە قەدی دارەکە بوو، تەورێکی پێ بوو، تەوراسێکی پێ بوو، خەریکی بڕینەوەی لقی دارەکە بوو، هەتا دارەکەی بڕیەوە تەپڵی سەری خۆی لە عەرزدا. ئێمە هەر وەختێک کە دوژمنی دینی خۆمان بین، دوژمنی خاکی خۆمان بین، دوژمنی نەتەوەی خۆمان بین، دوژمن بەگەل و دۆزەکەی خۆمان بین، وەکو ئەو کابرایەمان لێ دەقەومێ کە دارەکەی ژێر خۆی دەبڕێتەوە، کە بڕیمانەوە یەکەم کەس تەپڵی سەری خۆمان لە عەرزدەدا. ئەبێ زۆر ئاگادار بین، مەکتەب و دەرسی ئاین
ئەبێ مامۆستایانی بەڕێز پێداچوونەوە بۆوانەی ئاین بکەن تکایە دەرسی ئاین لە گرنگترین دەرسەکانتان دانێن و منهەجێکی شەفەوی بێ بەپێی عیلم و زانستی مامۆستاکە بۆ خۆشەویستی خوا و خودی قوتابیەکە خۆی و خاک و خەڵکی خوا. کۆتا قسەشم کە بیکەم ئەوەیە ڕەن بە سوودی بۆ هەمومان هەبێ هەر یەکێک کە ئێمە مناڵەکانمان دەنێرین بە ئومێدی ئەوەین کە ئەخلاقێکی جوان فێر بێ و پاشان نمرەیەکی بەرز بەدەست بێنێ و زیرەک بێ. بەڵام هەندێک جار قوتابی زیرەک نابێ، هەندێک لە قوتابیەکان فێر نابن. ئەمە سێ هۆکاری هەیە. خوا کەسی بە تەنبەڵی خەڵق نەکردو، ئەم سێ هۆکارەیە ناڵی ئینسان فێر بێ. یەکەمیان گیر و گرفتی خێزانی ناوماڵ. مناڵ حتا کەڵەم مناڵ مەبەستمەوەیە تا ئەعدادی شەر مناڵ حساب دەکرێت. گرفتی دایک و باوک، کێشەکانی ناو خێزان، بێڕێزی دایک و باوک بە مناڵ، حرمەت نەگرتنی ئەمانە زۆر کاریگەریان هەیە. لەسەر دەرونی مناڵەکە بڕوا بکە لە مەکتەبیش هۆشی لای دەرسەکەی نابێ. بۆیە زۆر زەرورە جەوێکی هێمن لە ماڵەکانە دروست بکرێ بۆی ئەو خوێندکارە حەز بە ئارامی بکا و بتوانێت سوود لە دەرسەکانی وەربگرێ. ڕێزی لێ بگرە. مناڵ داوای پێویستی دەکا لە مەکتەبە ڕەفیقەکانی دەبینێشتی باشیان پێیە. ئەگە بۆ نەکڕی کاریگەری نەرێنی دەبێ. بەڵام مناڵم هەمومان هەمانە. ئەو کەسەی کە نەی بۆ عوزری بۆ بێنێتەوە بە قوربانی بێ بۆی باسکە کە ئەگە هەم بێ دڵنییا بە لە خەڵک باشترت بۆ دەکڕم. ومێدەوارم ئینشەڵڵا ڕۆژێ هەم بێ کوڕە بکەم کچەکەم قەرەبوود بۆ بکەمەوە بە سێ چوار قسەی خۆش و عوزر هێنانەوە مناڵەکە قەناعەت پێ بکە، نەک بڵێ بڕۆ بۆ لا واز بێنە. تااقەتی ئەوانم نییە. مناڵەکەت کە بەڕێ کرد بۆ بەیانیان دایکانی بەڕێز نانی بدەیە تا دەرگای حەوشەکە لەگەڵی بڕۆ خوا حافیزی لێ بکە و سەرکەوتنی بۆ بە ئاوات بخوازە. کە هاتی شەوە لە دوورەوە جانتاکە بە پیرەوە بچۆ دەرگاکەی بۆ بکەوە جانتاکەی لێ وەرگرە ماچێکی بکە بە تایبەتی ئەمە بۆ قۆناغی سەرەتایی بڕۆکە ئەو منداڵە دەحەسێتەوە. مناڵ چەندە پێویستی بەلایانی خزمەتی جەستەی هەیە، ئەوەندەش پێویستی بە احترام و هێمنی دەرونی هەیە. دووەمیان زۆرجار کە مناڵ دەرناسێ و زیرەک نییە لەگەڵ حرمەتی تەواوم بۆ تێگڕای مامۆستایان خەتای مامۆستاش تێدایە. مامۆستاکە ئەوە نەبێ زیرەک نەبێ، عیلمی پێ نەبێ، مامۆستای باش و دڵسۆز نەبێ. مامۆستاکانی ئێمە هەمویان دڵسۆزن سوپاس بۆ خوای گەورە. بەخوا چەنە دایک و باوک پێی خۆشە مناڵەکەی باش و زیرەک و یەکەم بێ، مامۆستاکان لەو زیاتر حەز دەکەن. بەڵام بەڕێزان مامۆستای وا هەیە شێوازی وانەوتنەوەکە باش نازانێ. بەعرەبی پێوان ئوسوڵ التەدریس. هەموو مامۆستایەک ناتوانێت تەلەبەتێ بگەێنێ. بۆیە مامۆستای وا هەیە چەند عیلمی پێ ئەم تەلەبەیە هیچ تێناگا، چونکە مامۆستاکە زمان و گفت و لفتێکی شیرینی نییە بۆ دەربڕینی وشەکان، بۆ جوانی و بەهێمنی وشەکان دەرببڕێ وانەکە بڵێتەوە تالەبەکە تێبگەێنێ. هەیە تەحملی کەمە، هەر خودی خۆی مامۆستاکە تەحملی کەمە. تەلەبەی زیرەک و تەمەڵێک ناکات، دەڵێ بە یەک کەڕەدەوە فڵان کەس حاڵی بوون. مامۆستا ئەبێت لەسەر ئاستی تەمبەڵترین تەلەبەی پۆل دەرس بڵێتەوە، نەک بڵێ سێ چوار تەلەبەی زیرەک تێدەگەن بە یەک کەڕەت. ئەبێ سێ چوار جار دووبارەی کاتەوە کام تەلەبەی زۆر خراپ تێدەگا ئەویش تێبگەێنێ. بۆیە دەبێ وەزارەتی پەروەردە بە خۆی دابچێتەوە. بەڕێزان شەر نییە هەرچ کەسێ مامۆستا بوو شایانی وانەبێژی بێ. نەخێر وانەبێژ دەبێ لیژنەی پسپۆر هەڵی سەنگێنێ. هەموو کەس مامۆستایە لە مەکتەبەکاندا، بەڵام هەمویان شایانی وانەوتنەوە و محاضرات نین. ئەوانەی کە شایانی وانەوتنەوە نین با بکرێن بە مدیری مەکتەب، بە معاونی مەکتەب، بە مشریفی دەرسەکان. وانەبێژ دەبێت تایبەت بێ، هەروەکو هەموو مەلایەک شایانی ئەوە نیە لە سەر میمبەر وتار بدات، چونکە هەیە مێشکی خەڵک سەقەت دەکا، هەیە هەر هاتوو هاوار و جوێن و فەزیعەتە بەڕێزان. هەموو مەلایەک نابێ وتار بێژ بێ، هەموو مامۆستایەکیش نابێ وانەبێژ بێ. مامۆستای وانەبێژ پسپۆڕی تایبەتی خۆی هەیە کە مناڵ بە تایبەت لە سەرەتادا چۆن دەتوانێت بە هێمنی مناڵەکە تێبگەێنێ و گرفتەکانی بۆ حەل بکە. سێم شت کە ناهێڵێ مناڵ زیرەک بێەوە لەوانە تێبگا بریتێ لە نەخۆشی، لە ناتەواوی جەستەیی، بە تایبەت دوو شت گوێ و چاو. بۆیە زۆر زەرورە پشکنینی تایبەتی ساڵانە بۆ مناڵەکان بکرێ. ئایا چاوی تەواوە؟ ئایا گوێی تەواوە؟ بەسەر هاتێک دەکەمە کۆتا قسەی ئەمڕۆکە لە گۆڤارێکا خوێنمەوە لەم ماوەیەدا. ئەڵەم مناڵێک کە ناردیان بۆ مەکتەب لە ساڵی یەکەمە، لە ساڵی دووەمە ئەم مناڵە لەوانەی ماتماتیک لە بیرکاریدا سفر بوو. ساڵ یەکەم مامۆستا هەر دەریچانگەوەی دەرچوون هەیە، لە ساڵی دووەمە خراپتر. هەرچی کە مامۆستا دەینووسی چوار، مناڵەکە دەینووسی دوو، مامۆستا دەینووسی سێ، ئەو دەینووسی پێنج. ئەم دەفتەرە قەت لەگەڵ مامۆستا و سەر تەختە ڕەشەکەدا یەکی نەدەگرتەوە. مامۆستا ناچار دەبوو، جار هەبوو لێی تووڕە دەبوو. ڕۆژێکیان نەم دایک و باوکە بەدەستیەوە گرفتار بوون، هەرچی دایان کرد ئەم مناڵە بۆ فێری بیرکاری نابێ، وەکو ئەوی دوژمنایەتی لەگەڵ بیرکاریدا هەبێ. دەرسەکانی تر کە دەیبیستن باشتر بوو، بەڵام بیرکاریەکە لەسەر تەختەوە حاڵی نەدەبوو. مامۆستاش لە دواوە داینیشان دەبوو، شوێنەکەی ئاوا دانیشان دەبوو.
ئەڵە ڕۆژێک دایکەکە بینی مناڵەکەی چاوی سوور بووە چاوی هەڵدەگڵۆفێنێ کە سەری تەلەڤیزۆن دەکات جا دیقەتی مناڵەکەت بدە کە مناڵ چاوی بچووک کردەوە نیشانەی ئەوەیە چاوی لاوازە هەموو عەدەسەی چاوی بچووک دەکاتەوە بۆی تەرکیز بخاتە سەر شوێنێک سەیەکەم چاوی زۆر بچووک دەکاتەوە بۆی دیمەنی تەلەڤیزۆنەکە ببینێ لەمەوە دەیباتە لای دکتۆری چاو کە سیر دەکەن ئەم مناڵە لە 6 بەشی چاو 1 بەشی چاوی دەبینێ داماوە 5 بەشی نابینێ هەموو ئەوەی لە تەختە ڕەشەکە حەلی کردووە 4 بە 2 بینیوە 3 بە 5 بینیوە ڕاستی حەل کردو بە عەقڵی خۆی لێکدانەوە کۆکردن و دەرکردنەکەی هەمووی تەواوە بەڵام ئەو ویانەکانی نەبینیوە وتێتی لەوەچی ئەوە وابێ ئەمجا کاتێکە چاویلکەی پزیشکی و عینەکی بۆ دەکەن و مناڵەکە دەبەنە پێشەوە سەیەکەم مناڵێکی زۆر زیرەک و بێعیبە ئەم مناڵە خەلەلی نییە بەڵام خەلەل لە چاویەتی کە یەک لەسەر 6 چاوەکەی دەبینێ 5 بەشیانی نابینێ بەتایبەت کە مامۆستەر لە دواوە دایناوە بۆیە دەبێت زۆر ئاگامان لە منداڵەکانمان بێ جاریوە مناڵەکە بیستنی لە نزیکەوە دەبیستێ بەڵام لە دوورەوە گوێی لە مامۆستای وشەکان باش دەبیستێ هەڵسەنگاندنی پزیشکی بەتایبەت ئێستا زۆر جارکەڵەن مناڵەکەت بەرە فەحسی پزیشکی بۆ بکە دایک و باوکی وای بکوڕەوە نایەوێ عیبی نییە عیبی نییە تۆ نازانی تۆ هەست بە چاوی ناکەی لە لیژنەی پزیشکیشدا دەبێت زۆر بە وردی ئەوانی دەستنە خوێندنگا پشکنینیان بۆ بکرێ ومێدەوارم ساڵێکی پڕ خێر و بەرەکەتی خوێندن لە ڕێماندا بێ بە ئیزنی خوای پەروەردگار داواش بکەین لە خوای گەورە وڵاتمان پڕ عیلم و حیلم کە یا ڕەبی خوای کوردستانمان بە عیلم ڕازاوە بێ هەمومان هێمن و لەسەر خۆکەین بەرامبەر بە یەکتر بەرامبەر بە دۆزی وڵاتەکەمان لەناو یەکتریدا خۆشەویستمان کێ و لە بێڕێزی بەرامبەر یەکتر بمان پارێزی یا ئەرحەمە الراحمین ساڵی پڕ بەرەکەتی خوێندن ببێتە مایە ڕەحمەت و بەرەکەت بۆ وڵاتەکەمان علم و حلم و زانست و ڕەحمەت بەیەکەوە کۆت بێتەوە خوێندکار و قوتابیانمان یا ڕەبی خوا لەم ساڵی خوێندنە هیدایەت و سەرکەوتوو بکەی یا ڕەبی خوا ڕەحم بە مامۆستاکانیش بکەی حاڵ و گوزەرانیان باش بێ و عیلمێکی جوان پێشکەشی ڕۆڵەکانمان کەن ئەوەی نەخۆشە یا ئەرحەمە الراحیمین شیفای بدەی یا ڕەبی خوا ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی کەوان مردووە لە گوناهی خۆشبی ئەوەی خاوەنی مصیبەتە ئارامی بەدڵ و دەرونی بەخشی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی و عاقبەتمان خێرکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون